دوای کۆبوونیان لەگەڵ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ڕۆژی دووشەممە پەرلەمان بڕیار لە سەرنجامدانیان دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەدات کە پێشتر لەلایەن پارتی و ژمارەیەک حەزبی دیکەوە بڕیاری لەبارەوە دراوە. لە کۆبوونەوەی جێگر و سکرتێری کاتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکاندا ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان تاوتوێ کرا و کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ڕایگەیاند ئامادەن هەڵبژاردنەکانی داهاتوو لە وادەی خۆیدا ئەنجام بدەن. هاوکات لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەممەدا دواخستنیان ئەنجامدانی هەڵبژاردن یەکلایی بکاتەوە. ئەمەش لە کاتێکدا ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لە کۆبوونەوەی ژمارەیەک حەزب و لایەنی سیاسی لە ژێرناوی ئەنجومەنی باڵای سیاسی کوردستان بڕیار لەسەر دواخستنی هەڵبژاردنەکان دراوە. ڕێواز فایە قەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەیەنێت دواخستنیان ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێم ڕۆژی دووشەممە پەرلەمانی کوردستان بڕیاری لەبارەوە دەدات. پەرلەمانی کوردستان بڕیارەدا هەڵبژاردنەکەیانەوە لە دانیشتنی پەرلەمانی کوردستانە بڕیارە درێت. هەرچەندە کۆمسیۆنی هەڵبژاردن ئامادەی خۆی بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان نیشان دەدات، بەڵام سەرۆکی فراکسیۆنی پارتی نایشارێتەوە کە کار بۆ دواخستنی هەڵبژاردن کرا و تەنها دڵنیانیە لەوەی کە هەڵبژاردنەکان بۆ ماوەی چەند ساڵ دوا دەخرێت. پەرلەمانتاران تەمەنای ئەوەمان دەکرد و چاوەڕوانی ئەوەمان دەکرد خولە هەڵبژاردننی پێشوەختەی تێدا بکرێتن نەک هەڵبژاردن دوا بخرێت. تەمەنا دەکەین، بەڵام واقعەکە شتێکی دیکەیە و تا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە کە چەند دوا دەخرێتن. ئەو ڕۆژی گفتوگۆ دەکرێتن بە پێی وجە نەزەری لایەنە سیاسەکان و کە لە دەرەوەی پەرلەمانیش بە دڵنیاییەوە لایەنە سیاسەکان گفتوگۆیان دەربارەیەوە پرسەکردەوە گفتوگۆی دیکەش دەکرێتن. لە چوارچەوەی ئەو گفتوگۆیانە بڕیار دەدرێت، بەڵام بڕیار نەدراوە چەند دوا دەخرێەوە من دەکەیت. پارتی و هەواوەزەکانی تەنها بە دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێم ناوەستن، بەڵکو هەوڵی درێژکردنەوەی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستانیش دەدەن و بە ئاشکرا بانگەشەی بۆ دەکەن. جیلکردنی هەڵبژاردن نییە، بەڵام دەسەڵاتی تەنها پەرلەمانی کوردستانە دەتوانی تەمەنی خۆی درێژ بکاتەوە. ئەگەر نەتواندرێ هەڵبژاردن بکرێ و هێز و لایەنە سیاسەکان ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی هەڵبژاردن نەکرێتن، بە دڵنیاییەوە دەبی بە پێی یاسا لە پەرلەمانی کوردستان تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە. بڕیارە لە ڕۆژی 1 تشرینی دووەمیەم ساڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بەڕێوە بچێت. هەرچەندە کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بەردەوامە لەسەر ئامادەکاریەکانی و ئامادەی خۆی بۆ ئەنجامدانی لەوادەی خۆیدا ڕاگەیاندووە، بەڵام چەند لایەنێکی سیاسی هەرێم بە بیانووی نەبوونی کات و خراپی دۆخی سیاسی هەرێم و خوڵقاندنی قەیرانی نوێ کار بۆ دواخستنی هەڵبژاردنەکان دەکەن.